لەسەر سێ چوار پرسی زۆر گرنگ کە پەیوەندیدارن بە ژیانی هاوڵاتی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانەوە. بەڕێزان ئەوەی ئێمە خەینە ڕوو لێرە ئەنجامی بەدواداچوونە لێکۆڵینەوەیە ڕێکاری پەرلەمانی و یاساییە و پوختەکەی بۆ ڕایگشتیە خەینە ڕوو. خواگەر بێجگە لەم ڕاستیانەی ئێمە لەم بارەوەی خەینە ڕوو زانیاریەکی تر هەیە ئەوە شکر بۆ خوا دوای ئەوەی 90 ڕۆژ حکوومەت دەسەڵات و لایەنەکانی دەسەڵات دەرگای پەرلەمان و دانیشتەکانیان داخست و ئەمڕۆ دەستی پێکردەوە. هیوادارین ئەو بەڕێزانەی لە ئەنجومەنی وەزیرانن هەر زانیاریەکی تریان لایە لەم ڕاستیانەی ئێمە زیاتر بێن لێرە بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستانی ڕوونکەنەوە. بەڕێزان سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان کە ئێستا لە باشترین دۆخەکانیەتی زانیاریە خێنە ڕوو. طبعاً سەرەڕای باشبوونی داهاتەکان بەداخەوە حکوومەت وەزارەتە پەیوەندیدارەکان ئەنجومەنی وەزیران هیچ پلان و بەرنامەیەکی نییە بۆ وەڵامدانەوەی داواکاری خەڵک. ئەڵێن هیچ پلان و بەرنامەیەکی نیەواتە بە دوواداچوونمان کردووە پرسیارمان کردووە لە وەزارەتی پلاندانان وەزارەتی دارایی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران وەزیرە بەڕێزەکان بۆیە ماڵین هیچ پلان و بەرنامەیەکی نییە بۆ کێشەی گەورەی بێکاری کە لە ئێستەیە 670,000 هاوڵاتی بێکارن 400,000یان نزیکەی 400,000یان گەنجانی 16 بۆ 24 ساڵن 20,000 فەرمانبەری گرێبەست هەیانە 14 ساڵە چاوەڕێی بە هەمیشەییکردنە. حکوومەت 21 تریلیۆن دینار پارەی هاوڵاتیان و موچەخۆران قەرزارە و هیچ بەرنامەیەکی نییە بۆ گەڕانەوەی و هەروەها کێشەکانی تری پەیوەندیدار بە پلەبەرزکردنەوە کە ئێمە لێرە ڕوونیەکەینەوە. بەڕێزان لە ئێستەیە داهاتی هەرێمی کوردستان بەهۆی باشبوون و بەرزبوونەوەی نرخی نەوت و بەهۆی بەرزبوونەوەی داهاتی گومرگەکان باج و ڕسومات ئەو پارەی لە هاوپەیمانانەوە هاوکاری حکوومەتە کرێ باشترە لە ساڵی 2013. لە ساڵی 2013 بەپێی ئەخیر یاسای بودجە کە بەداخەوە لە دوای ئەو ساڵەوە حکوومەت یاسای بودجەی نەناردۆتە پەرلەمان داهاتی هەرێمی کوردستان لەو ساڵا لە 2013 کە باشترین دۆخ بوو مانگانە تەنها 1 تریلیۆن و 270 میلیارد دینار بوو بە بودجێ هاتوو لە بەغا بە داهاتی ناوخۆوە داهاتەکانی تر. بەڵام لە ئێستەیە هەرێمی کوردستان خاوەنی 1 تریلیۆن و 400 و شتێک میلیارد دینارە واتە لە نێوان 1 تریلیۆن و 400 تا 450 میلیارد دینار. بەم ڕێژەیەش بەبێ 200 میلیارەکەی بەغداش داهاتی ئێستای هەرێمی کوردستان زیاترە لە داهاتی ساڵی 2013 کە ئێوەزانن 2013 هەرێمی کوردستان لە چ دۆخێکی باشا بوو. بۆیە ئەوەی ڕێگرە لە بەردەمەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتیە هەبێ گەندەڵیە قۆرەخکاریە جێبەجێنەکردنی یاساکانە و نەگەڕانەوەی داهاتە بۆ خەزیێنەی گشتی. ئێمە لەسەر ئەم فشارانەمان بۆەوەی داهات و پارەی ئەم وڵاتە ببێتەوە بە قوتی مناڵی ئەم وڵاتە نەخۆشی ئەم وڵاتە هاوڵاتی ئەم وڵاتە موچەخۆری ئەم وڵاتە گەنج و بێکاری ئەم وڵاتە لەسەر فشارەکانمان بەردەوام مەبین. بەڕێزان پرسێکی تر کە بەلای موچەخۆرانەوە زۆر گرنگە بابەتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە کە ئێمە جاریکەش ڕوونکردنەوەمان داوە ئێستا کۆتا هەوڵمانە خەمە ڕوو. پلەبەرزکردنەوەی فەرمانبەران طبعاً بەپێی قانونی خدمەی مەدەنی یاسای ڕاژەی شارستانی 24 ساڵی 1960 هەروەها یاسای موچەی موچەخۆران قانون ڕەواتب الموظفین الدەولە 22 ساڵی 2008 مافێکی یاسایی چەسپێنراوە. هێندێک فەرمانبەر 3 ساڵ جارێک هێندێن 4 ساڵ جارێک هێندێک 5 ساڵ جارێک ئەبێ پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێتەوە. پلەبەرزکردنەوەش هەم مافی مادی هەم معنەوی فەرمانبەرەکە زیادەکە. بەداخەوە لە 2016ەوە بە بڕیارێکی ناڕەوا نایاسایی کە تێکەگیرێ لەگەڵ هەموو یاسا و بنەمایکاری دەوڵەتداریە حکوومەت و ئەنجومەنی وەزیران ڕایگرتووە. ئەگەر گریمان کە ئەگەر چی هیچ پاسایەک بۆ ڕاگررتنی مافێکی یاسایی نیە بەڵام گریمان لە 2016 قەیران هەبوو بێ بەڵام ئێستا هیچ قەیرانێک نییە. ئێمە بۆ دەستپێکردنەوەی ئەم پلەبەرزکردنەوەیە و بۆ کۆتایی پێێنانی ئەم ستەمە لە فەرمانبەران موچەخۆران مامۆستایان لە 2/9/2021 پێشنیازە بڕیارێکمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی کرد. لە مانگی 12 دەستەی سەرۆکایەتی وەڵامیان داینەوە کە لیژنەی یاسایی پێی وایە یا بۆچوونی وایە لە حکوومەتە کلێنی یاسایی نییە کلێنی یاسایی نییە تاوەکو بە پێشنیازە بڕیارێک حکوومەت پابندکەین بە هێندی ئەرکی دارایی کە یەکێکیان دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانە. ئێمە پاڵپشت بە مادەی 80 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان جارێکی تر لە 1/12/2021 جەختمان کردەوە لە داواکەمان کە بەڵێ کلێنی یاسایی هەیە نەک کلێنی یاسایی هەیە
بەڵکو ڕێگریەگەی لە ئەنجومەنی وەزیران ئەبێ پەرلەمانی کوردستان کە نوێنەراتی خەڵکی کوردستانەکە مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستانەکە لە بابەتێکی لەم جۆرە بەهێزەوە بڕیاری خۆی بدە و ئەم ڕێکارە نایاسایەی حکوومەت و ئەنجومەنی وەزیران تێی کەوتووە کۆتایی پێبێنێ بۆیە جارێکی تر جەختمان کردەوە و لە مانگی سێ من دووبارە یاداشتێکم پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی کردەوە کە ئەم بڕیارە بهێنێتە ناوهۆڵی پەرلەمان لێرە پەرلەمان گفتوگۆی بکە و بە زۆرینەی دەنگ بڕیار بدەین کە کۆتایی بە ڕێگریکردن لە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بهێنرێت.